هەر یەکە لە پارتی و یەکێتی سوورن لەسەر ئەوەی پەرلەمانی کوردستان لە 14 مانگ بکرێتەوە. گۆڕان و کۆمەڵیش داوای دواخستنی ئەو وادەیە دەکەن. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش لە پەرلەمانی کوردستان هۆشداری دەداتە یەکێتی و پارتی ئەگەر بەبێ ڕێکەوتنی سیاسی پێشوەختەی 5 لایەنە سەرچیەکەی هەرێم دانیشتنی پەرلەمان ئەنجام بدەن ئەوە باردۆخی کوردستان بەرەو ئاقارێکی خراپتر دەبن. دەشڵێت بەبێ ڕێکەوتن بەشداری لە کارەکردنەوەی پەرلەمان ناکەین. بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی خراپتر دەباتن و هەنگاوێکی خراپە چونکە گەر نەوایای باش هەبێ نەوایایی وەکو بڵێ لەو لە پشت ئەو خاڵانێک کەمە تەئیدمان کردوون کە خاڵی باشن دەبووە برادرانی پارتی بە دەرەجە یەک ئەو جا برادرانی یەکێتی داکۆچیان لەسەرەوە کردبا کە ئیتیفاقێکی سیاسی کرابایە لەسەر ئەو خاڵانە ئەو جا چووباینەوە پەرلەمان و هەڵوێست ئێمە دیار ئێمە بایکۆتی دانیشتنی یەکەمی پەرلەمان دەکەین و لە دوایش لەگەڵ حیزبەکانمان شێوازی کارکردنی داهاتوومان دیاری دەکەین لە پەرلەمانی کوردستان. پەرلەمانتارێکی یەکگرتووش لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت نابێت کارەکردنەوەی پەرلەمان دوورکەوتنەوەی زیاتر دروست بکات لە نێوان لایەنەکان. سەبارەت بە بەشداریکردنیان لە کارەکردنەوەی پەرلەمانیش دەڵێت سەرکردایەتی یەکگرتوو هەر بڕیارێک بدات ئێمە پێوە پابەند دەبین. کارەکردنەوەی پەرلەمان جارێ بە ئیتیفاقی پارتی و یەکێتیە ینی ئیتیفاقەکە وازەحە بە ئیتیفاقی هەردووچانە لایەنێکی تریتیان نییە. کارەکردنەوەی پەرلەمانەکەی احتیمال ناکات دەسەرەوەی لایەنەکان بیانیان نێن ئەوان بڕیاری خۆیان داوە پابەندین بە بڕیاری سەرکردایەتیەوە سێر بارودۆخەکەکەین لە نەتیجەیە ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە چ بە تەوافقی سیاسی کە ئێمە تەمەنای ئەومانە هەر پێنج لایەنەکە پێکەوە تەوافقاتی سیاسی دروست بکەنەوە و ئەگەر ئەوە نەکرا ئەو کاتە ئێمە قسەی خۆمانە بێت. لە کۆبنەوەکانی دوێنێ سێشەمەیان لەگەڵ پارتی و یەکەتی گۆڕان و کۆمەڵ داوای دواخستنی وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم و کارەکردنەوەی پەرلەمانیان کردووە بەڵام لە دوای کۆبنەوەکەدا ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی لە لێدوانیشی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان بە هیچ شێوەیەک ئەو وادانە دوان ناخرێن. ئەو قسانەی ڕۆژ نووری شاوێز لە کاتێکدایە پەرلەمانتارێکی پارتی کە نەویست ناوی ئاشکرا بکرێت بە پەیامی ڕاگەیان سبەی پێنجشەمە دانیشتنی پەرلەمان ئەنجام نادرێت بەڵکو دانیشتنەکە دوا دەخرێت بۆ هەفتەی ئایندا. گۆڕینی ئەو کاتانە زۆر زەحمەتە. بەپێی زانیاریەکانی پێیام کە لە پەرلەمانتارێکی یەکێتی دەستی کەوتووە لە ئێستادا ڕای جیاواز لە ناو پەرلەمانتارانی یەکێتی دروست بووە بۆ بەشداریکردنیان لە دانیشتنی سبەی پێنجشەمەی پەرلەمان کە پارتی و یەکێتی بڕیاریان لەسەر داوە بە شێوەیەک لە کۆی 18 پەرلەمانتاری فراکسیۆنی سەوز 6یان ئامادەنینە بەبێ گۆڕان و کۆمەڵ بەشداری لە کارەکردنەوەی پەرلەمان بکەن. بۆیە ئەگەری زۆر هەیە پەرلەمانی کوردستان لەو وادەی کە یەکێتی و پارتی دەستنیشانیان کردووە کاران نەکرێتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.